ماتین ئاهەنی پێم وتی مەڕۆ ڕۆشتی بەبێ هۆ ئەی مەگە تەنیا بۆ یەک نەبوو دڵی من و تۆ کوا و ڕۆژانە بۆ لێ یادت کرد تۆ هەموو یادگارە جوانە تۆ باش بزانە ڕۆژێک دێ دڵێ بۆم پەشیمانە زۆر جار لە کۆڵانتانە بانگم لێ کردی گیانە تا پێت بڵێم چەند بێت تۆ سەختە ئەم ژیانە زۆر جار لە کۆڵانتانە بانگم لێ کردی گیانە تا پێت بڵێم چەند بێت تۆ سەختە ئەم ژیانە نازانی بێت تۆ چ تەنیام چەند بە یادی تۆوە گێریام وێنەکانتە لەلا من گوڵم ساتێ بێ یادی تۆ ناژیام چی بەسەر هاتەوە بینە بۆ بەجێ تێشتم لەم ژینە وەرەوە تەنیا بۆ جارێک گوڵم حاڵی تەنیاییم ببینە زۆر جار لە کۆڵانتانە بانگم لێ کردی گیانە تا پێت بڵێم چەند بێت تۆ سەختە ئەم ژیانە زۆر جار لە کۆڵانتانە بانگم لێ کردی گیانە تا پێت بڵێم چەند بێت تۆ سەختە ئەم ژیانە